زۆر باش ئۆکێ سلااوڕێیان کاتتان باش دەوان زۆر سوپاس بۆ دەرفەتە کە بوونتاندا بێم قسە بکەم لەسەر بابەتی تەندروستی دەرونی. مناوم دەریا ڕۆستەمە لە UN داوام دەکەم وەکو پارێزکاری تەندروستی دەرونی و یەکێکم لە دامەزرێنەرانی Global Psychiatric Association و توێژەرم و ئیدیتەریشم لە جۆرناڵی Global Psychiatric Archives. زەماندا بەسە لە زانکۆی کوێژ داوام دەکەم لە بەڕێوەبەرایەتی تەندروستی و سەلامەتی. سەوتم وازە یەکێک بەس سەوتم سکرین هەم باش. دەست پێ بکەین یان چاوەڕێ بکەین؟ نا دەست پێ بکە کاتێکی باش ڕۆیشتە. ئۆکێ ئێستا سکرینەکە هەمووی بە فولی دیارە؟ بەڵێ زۆر باشە. ئۆکێ زۆر باشە. تەبەن لەو وانە بە پێویستم زانی باسی تەندروستی دەرونی بکەین یاخود ئەوەی کە پێی دەوترێ کامەرانی دەرونی. ئایا کەسی دەرون دروستبوونی هەیە یاخود چۆن باڵانس ڕابگرین لە نێوان نەخۆشی دەرونی و تەندروستی دەرونی یاخود چۆن بگەین بە کامەرانی دەرونی یاخود ڕزگاز. ئەوم بابەتەمە بژار چونکە پێم وایە لە ئێستادا هەم لە کۆنتێکستی وڵاتی خۆمان هەم بە شێوەیەکی گشتی لە جیهان نەخۆشیە دەرونی و دەرونیەکان بە جۆرە جیاوازەکانی زۆر بەربڵاون و یەکێک دەبی لە کێشە گەورەکانی داهاتوو کە لەوانەیە ئیفلیجی کۆمەلگاکان بکاتن. پێم باش بوونەک هەر باسی نەخۆشیە دەرونیەکان بکرێ و چیە و شتانە باسی ئەوە بگرێت کە بگەینە کامەرانی دەرونی یانی خۆمان دەرباز بکەین لە نەخۆشی دەرونی. لەوانەیە ئەو بابەتە تۆزێک نوێبی زۆر جگە لەوانەیە کە ئەکادیمینە خەڵکی گشتی جێ لەو بابەتە نەبوو لێ حەزم کرد باسی بکەمەوە. لێرە چەند شتێکی زانستی باز دەکەین کە فۆڵۆیان بکەیت تەطبیقیان بکەیت دەتوانێت پێ بە ئاسوودەیی دەرونی. تەمام بابەتی قسەکردن لەسەر مرۆڤ بۆەوەی بە تایبەتی بۆی کە بیگەینی بە کامەرانی دەرونی بابەتێکی تۆزێک ئاڵۆزە. لەبەرەوەی مرۆڤ کاینێکی ئاڵۆزە. ئەگەر بتێ مەسەلەن کێشەیەکی دەرونی مرۆڤ چارەسەر بکەی یاخود بەرەو کامەرانی دەرونی بێ دەبێت لەسەر لایەنی سایکۆلۆژی و کەسێکیش بێت لەسەر لایەنی کۆمەڵایەتی لەسەر لایەنی فکر و فەلسەفە و کەسەوە لەسەر لایەنی بەیۆلۆژی و هەتا لەسەر لایەنی سپریچواڵەتی و ڕۆحانی. ئەو بابەتە دەبێتە تێکەڵەیەک لەو مۆزوعانی کە باسم کرد. و پێشەوەش بابەتەکەم کردیتە دوو بەش. پێش ئەوەی ڕاستەوخۆ بچم باسی ئەوەی بکەم کە کامەرانی دەرونی چییە و ئامانجی تەندروستی دەرونی چییە خوب بگەی بە کامەرانی دەرونی. سەرەتا من پێشەچێک باسی نەخۆشیە دەرونیەکان دەکەم. بزانین کە نەخۆشیە دەرونیەکان چییە، هۆکارەکانی چییە، نیشانە باوەکانی چییە و شتانێک کە دەبنە ریسک فاکتەر پێدەوترێت دەبێتە سەبەبێک لە بۆ نەخۆشی دەرونی چییە. چونکە دوو هەتا نەزانین نەخۆشی دەرونی چییە ناتوانین بگەی بە کامەرانی دەرونی. دووهەتا دوژمنەکەت نەناسی ناتوانین پلانی لەدا بێت. هەوڵ دەدەم بە شێوەیەکی کورت و بخوت باسی بکەم کە ببێتە مای سوود هەم لەو تەڵەبان هەم لەو خەڵکی عامیش. بابەتەکان بە شێوەیەکی کورت و بخوت باس دەکەم و سلایدەکان بە ئینگلیزیم بەداخەوە بەڵام ئیمالیکەنە من هەموو ئەوەکان بە کوردی باس دەکەم. سەرەتا با بزانین نەخۆشی دەرونی چییە. ما ڕۆژانە خەڵک زۆر باز دەکەن زۆر جێ لێ دەبێت یاخود زۆر لە سۆشیال میدیا دەبینی خەڵکی جیاواز پۆست و نووسین و بابەت دادنی لەسەر نەخۆشی دەرونی. سەرەتا دەبێت بزانین نەخۆشی دەرونی چییە. ئەسڵەن ئەمە لە پێناسەی نەخۆشی دەرونی گەیشتین یان نە یاخود بەچێ دەوترێت نەخۆشی دەرونی. ئەو زۆر میمە لێرەما نەخۆشی دەرونی بناسینەوە چونکە لە بابەتی بەهەڵە دەستنیشانکردن ڕزگارمان دەبێت. چونکە زۆر کەسەیە مەسەلەن باسی خۆی لەو کەسێک دەکەن یان مەسەلەن کەسێکەیە
مثلا خۆی بە پسپۆر لە بوارەکەی دادنی کەسێک مەسەلا دوو نیشانە دووسێ لەو کە تەشخیصی دەکەوە نەخۆشی دەرونی ئەمزای لە ئەسڵدا وایە دەبەن نەخۆشی دەرونی حاڵەتێکی تەندروستیە هەروەکو چۆن نەخۆشی جەستەیمانێ بە هەماشێ نەخۆشی دەرونیمان هەیە حاڵەتێکی تەندروستیە کە دەبێتە هۆی گۆڕان لە هەست و سۆز و عاتیفە لە بیرکردنەوە لە ڕەفتاری ئەو کەسە یعنی کومبینێشنە یعنی کەسە کە تووشی نەخۆشی دەبی مباشەرەتەن تەسی لە سێشتی دەکە هەم لایەن ئیمۆشن تەمان ئیمۆشن بەمانەی عاتیفە نایە خەڵک تەرجەمەی دەکە بە عاتیفە ئیمۆشن یعنی چەترەکە هەزاران شتیکەی لە بنە یعنی هەر خۆی لە خۆیدا ساینس ئێستا زانست ساینس ئۆف ئیمۆشن زۆرشن دەگرێتەوە ترەگە کرانێکی باز دەکەین ئۆکەی یعنی هەر کاتێک هەر سەبەبە چین هۆکارێک مشکلێک لە ژیانە تەسیری کرد لەسەر لایەنی ئیمۆشن واتە هەست و سۆز و عاتیفە و هەڵچوون و خەموچی و قەلەقی و ئەو هەتا دوای ئەوانە وەلە بیرکردنەوە شێوازی بیرکردنەوەی گۆڕی تینکینگ لێرە زیاتر بمانای کۆگنێتیڤیش دێ یعنی لەسەر ئیدراک و لەسەر تەرکیز و لەسەر بیرکردنەوە دواتر لەسەر ڕەفتارت ویان کۆبوونەوەی ئەوانە هەموو پێکەوە دەتوانی پێ بڵێ نەخۆشی دەرونی و هێشتا ناتوانانی پێ بڵێ نەخۆشی دەرونی ئەگەر نەینە سەر فەقەری دووەم فەقەری دووەم چییە ئەو سەبەبانەی ئەو تێکچوونانەی کە لە هەست و سۆز و بیرکردنەوە ڕەفتار تەیە ئەگەر ڕەنجی داوە لە کار و چالاکیەکانی ڕۆژانەت وەکو لە ئیشکردنت لە خوێندنت دەجە لە مەکتەبیان لە زانکۆی لە پەیوەندی کۆمەڵایەتەکانت لە چالاکیەکانی ڕۆژانەت ڕەنجی داوە تەسیری سلبی لەسەروان کرد ئەو کات دەتانی بڵێ ئەو کەسە نەخۆشی دەرونی هەیە و نەخۆشی دەرونیەکەش تەبعاً ئەمە فریکوێنسی و ڕێنجمان هەیە یعنی هەر ئەها لێی ناکەڕێ ئۆکێ ئەو کەسە دێتە مەسەلەن کە تەشخیصی دەکەی تەشخیص دەبان پرۆسەیەکی قورسە یەکەم جار بە سکرینینگدا دەڕوا دواتر ئەسسمنت دواتر ئەسس دایگنۆسیس دوای ئیڤالوێشن دەکرێت دەری دەکرێت تەقیمی دەکەی بزانی ئایا ئەو کەسە فریکوێنسیەکەی چیە ینی ئەو نەخۆشی توش بەبوون و دیپرێشن خەمۆشی توش بووە ئایا مایلدا مثلا مایلد یعنی دۆزێک یعنی سەر و نۆرماڵە یان مۆدوریتە تقریبا 170 تەسیلێت یان سڤیرە یان زۆر تون تووشی بووە هەموو نیشانەکان تێدا بە دیارکەتیە تەسیری لەسەر هەموو شتێکی ژیانی هەیە خوێندنی ئیشی ژیانی هاوسەرگیری ماڵی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئۆکەی ئەو چکە یارمەتیمان دەدەن بۆ پرۆسەی عیلاجکردن و یاخود ڕێنجەکەی بزانین ئایا ئەکیوتە کورتخایانە یان کرۆنیک یان مزمینە دێشخایانە ئەوش هاوکارمەدەن ئەوە دوایکە لە ئینتێک فۆرم و ئەو شتانەی سکرینینگی لەگەڵ دەکەی ئەو شتانی لەگەڵ کوردەکەی وە دیار دەکەی کە مەسەلەن ئەو کەسە لە مێژە لە چەند ساڵە کە تووشی حاڵەتێ بۆ یان شتێکی نوێ چەند هەفتەکە یان چەند مانگەکە ئۆکەی بە شێوەیەکی گشتیەوە نەخۆشە دەرونیەکانە بەو شێوە ئاسانە نییە هەر کەس باسی کرد چەند نیشانیش باس کرد بڵێ نەخۆشی دەرونیە دەبێت تەسی لەو سێ شتە بکەم چونکە کە تەسیری لەسەر بیرکردنەوەکان کرد ئەو بیرکردنەوە تووشی بیرکردنەوەی سلبی و نەرێنی دەکات چونکە عادەتەن نەخۆشی دەرونی دایمەن تەرکیزی لەسەر شتی نەرێنیە لەسەر شتی نێگەتیڤ و سلبیاتە هەموو پۆزیتیڤەکانی ئێمال دەکات سلبیاتەکانی گەورە دەکات ئەو بیرۆکە سلبیانە و تینکینگە نەرێنیەی تەسی لە عاتیفە و ئیمۆشنی دەکات کە تووشی خەمۆشی و قەلەقی بە تا دوادەوە ئیمۆشنش تەسی لە سلووکی دەکات کە دەبێتە ئەوەی کە کەسێکی شەڕانجێز دوورەپەرێز عیدوانی و هەتا ئاخیر لەگەڵ چیان سێرکڵەکە بازنەکە هەدەخولێتەوە ئەوکەی دەبێت تەسی لەو سێ شتێ بکە و ئەو سێ شتەش دەبێت ڕەنگ بداتەوە لە ژیانی ڕۆژانەی هەموو چالاکیەکانی و دواتر فریکوێنسی و ڕەنجەکەی دیار دەکرێت وە شتێکش لە نەخۆشی دەرونی دەمێ باسی کەم دووشتمان هەیە یەک پێی دەگوترێ کراتریا معیار یاخود پێوانە یەکش پێ دەگوتری سمتم ساین و سمتم نیشانە ئۆکەی ئەمە بە نیشانە
نەخۆشی دەرونی تەشخیص ناکرێت بە نیشانە بەس دەناسرێتەوە وەکە ئێستا زۆربەی نەخۆشی دەرونیەکان بینی مەسەلەن کۆمەڵە نیشانەی هاوشیان هێوەندێک هەندێکیان لێ جیاواز مەسەلەنەوەی کە خەوی نایە دایمەن بێتاقەتە ئینێرجی نییە ناتانی چاڵاشی بکە دوورە پەرێزە شەهیەی تێکچووە ئەو شتانەوەکە ئەوە نیشانەنە ئەو نیشانانەکە باز دەکاتن یعنی ئایدەیەکە دەداتی بەرەو نەخۆشیەکە دە بە ئایا لە چ نەخۆشیشی نێزیکەوەکەی مەسەلەن نیشانەکانی لە با بڵێن لە PTSD نێزیکە ئۆکەی وا هەز دەکەی کە نیشانەکانی لەی نێزیکە دوایە دەچی مەسەلەن بە پێوانەکانی کراتریایەکانی PTSD ئەزێک ئەوەی لە DSM-5 یان لە ICD دەی تەشخیصی دەکەی ئۆکەی یان جیاوازنیان سیمتوم کراتریاز زۆر باشە نەخۆشە دەرونیەکان ئەوەش باز بکەین باشە کلاسیفای دەکرێت خۆ پێوانە دەکرێن یان ئەوە لێک زیاد دەکرێتەوە لە دوو نەخۆشی ئۆرگانیک دیزۆردەرمانێ و فانکشنال دیزۆردەرمانێ ئۆرگانیک دیزۆردەرەکان زیاتر ئەو نەخۆشیانن کە نەخۆشیە ئەو نەخۆشیانن کە ئۆرگانێک سەبەبیتی یاخود دەرمانێک سەبەبیتی یان خەلایەک خانەک سێڵێک لە مێشک سەبەبیان مۆرفۆلۆژی مێشکی سەبەبیتی ئۆکەی یان لە جێنێتیکەوە لێ هاتیە ئەو شتانە سەبەبیتی زیاتر نەخۆشیە زۆر توندەکانی نەفسی ئەو حاڵەتانن کەویش دوو زۆریە دەبان ئەکیوتی و کرۆنیکی باسمان کرد کورتخایان و درێژخایانی حەسەب فریکوێنسی نەخۆشیەکەی و فانکشنال دیزۆردەرمانێ لە فانکشنال دیزۆردەرەکان دوو لقی لێ دەبدەوە سایکۆسیس و نیۆرۆسیسی لێ دەبدەوە فانکشنال دیزۆردەرەکان زیاتر ئەو نەخۆشیانن کە زیاتر ژینگە کاریگەریە زیاتر دەرەوەی ئینسانەکە کاریگەری بوویتە هۆکاری نەخۆشیە ئۆکەی ئۆرگانیەکە زیاتر ناوەیە فانکشناڵەکە زیاتر ژینگە ئۆرگانیکە ئەین جێنێتیک و بایۆلۆجی هۆشتانەکە تاسیری فانکشنال زیاتر ئینڤایرۆمنت و ژینگە تاسیری ئەوش دوو جۆر لێ دەبدەوە سایکۆسیس و نیۆرۆسیس جیاوازی لێیان سایکۆس و نیۆرۆسیس سایکۆسەکان ئەو نەخۆشیانن کە پەیوەندیەکی ڕاستەوخۆیان لەگەڵ نیۆرۆن ترانسمیتەرەکانی مێشکەیە لەگەڵ دەمارە گوێزەرەوەکانی مێشکەیە کە چەند هۆرمۆنێکان چەند نیۆرۆن ترانسمیتەر و هۆرمۆنێکان کە سەبەبی ڕئیسی نەخۆشی دەرونیەکان یاخود دەستێکی ڕۆڵێکی باڵانەیە نەخۆشی دەرونیەکان بەروە جیاوازیش دیانەوەی کە سایکۆسەکان زیاتر چونکە تەسیراتی نیۆرۆن ترانسمیتەرەکانیان تێک دەچێت تەسیراتیوانە لەسەرە تووشی وەهم دەبن ئەوەی کە پێوترێ هاڵوسینیشن و دیلوژن تووشی وەهم و هەڵوەسە و یعنی لە واقع دوور دەکەونەوە جێتان لێ بۆ جیاوازی وەهم و هەڵوەسە چییە هاڵوسینیشن بەڵێ هاڵوسینیشن ئەو تەسیل لە پێنج هەستەکەت دەکات مەسەلەن بۆنی شتی عەجیب دەکات کە لە واقعدانێ یان شتی عەجیب دەبینی شت دەبینێتن کە ئێمە نابینن یان جێ لە شتی عەنتیکە دەبی دەنگ و ژەوژ و دەنگە دەنگ یان زۆر زار نەخۆشیان شیزۆفرینیاتی تیبتان دڵێ یەکی لە بنجەم قسەی دەکات یان هەست تاچ ئەوە لە هەستیان یعنی ئەحساس و شتی عەنتیکە لە پێست و جسمیان دەکەن وا هەست دەکەن کە شتێک ناو جسمیانە یان شتێک دێو دەچی ئەوە هاڵوسینیشن پێ دەوترێت وەهم یاخۆ بزانم وەهەمە بەعەرەبی دیلوژنەکە یا هەڵوەسەی عەفوان دیلوژنەکە وەهمە دیلوژن وەهم چییە ئەویش نەوەعی زۆرە نامێت بچمە سەری بەس وەهم ئەوەیە کە کەسەکە مێشتی تێک دەچێت فکری تێک دەچێت خۆی لێ دەبتە شتێکی کە خۆی لێ دەبتە شتێکی گەورە خۆی لێ دەبتە کەسێکی گەوریان کەسێکی دینیان دائیمەن دەترسێ دەڵێ خەڵک لە دوو مەجاسوسی لەسەر دەکە دەیانەیە بمکوشن ئەوەیە نیۆرۆسەکان زیاتر ئەوانە تووشی حاڵەتی وەهم و هەلوەسە نابن نیشانەکانیان زیاتر ئەهوانترە دەتوانین بڵێین وەکو چێ وەکو مەسەنە کەسەکە تووشی قەلەقیەک دەبی تووشی خەمۆشیێک دەبی یان تووشی واسواسی دەبی یان تووشی ترۆما شێوی پاشزەبری دەرونی PTSD دەبێتن لە ڕووداوەک لە سەرۆرەک لە مشکلەکە لە ژیانی کە ئێستا هیوادارم ڕوونبی کلاسیفیکیشنی نەخۆشی دەرونیەکان کردووە تەسیری نەخۆشی دەرونیەوە زۆر زۆر مهمە بزانن نەخۆشیە دەرونیەکان ڕاستەوخۆ تەسیر لەو کۆمەڵە شتە دەکەن یعنی لۆیان بە دەڵێن یعنی خوا نەکە کەس تووشی نەخۆشی دەرونی
ئێستاگە تووشی نەخۆشیشی جستەیی بی یەک شتێکی دیاریکراوە توش دەبێتەوە مەسەلەن مەعیدەت تێکسی بێشی تووشی ئەڵسەر و قوڕانی مەعیدەی بی ئەوە بەس کێشە لە مەعیدەتەوە و ژیانی خۆت دەکەی و ئاسا حتا ئەگە کەنسەر و سەرەتان بی لە شوێنێک بی مەسەلەن لە خینتە توزانم لە سیەکانتە لە ئێسکە لە هەرجەیەکە لە لیمفا لە هەرجەیەکە ئۆکێ یعنی هەر ئەوە هەیە و ژیانی خۆت دەکەیت تەسیر لە شتی کە ناکات بەڵام نەخۆشی دەرونی مشکلەکە ئەوەیە کەسەکە ئیفلیس دەکە پارالایزی دەکەوی هیچی پێ ناکرێت لۆ لەبەرەوەی تەسیر لەو کۆمەڵەشی هەر نەخۆشیشی دەرون دەبین تینی ڕاستە خۆ تەسیر یەکەم تەسیر لە فیلدینگ بتەکە هەستێت دائما هەست بە خەمۆچی قەڵاقی بێزاری بێتاقەتی بێ ئینەرژی گۆش یانی ڕۆژە لە ڕۆژان تووشی لەو حاڵەتانە بوونەوە تووشی خەمۆکی کوشتانە تەسیر لەوەی دەکە دوای تەسیر لە ڕەفتارت دەکات ڕەفتارت تێک دەدا عەسەبی دەبی تووشە کۆمەڵ دەبی بەشداری هیچ شتێک ناکەی لە ماڵەوە تەنی دەمینێ و بە تەنێ دەچێت زیان خۆڵق لە هیچ نییە ڕەفتارت تێکەداتن دواتر تەسیر لایەنی کۆمەڵایەتی دەکا ئایزۆلەی دەبی مەسەڵەن خۆت کوشەگیر دەکەیت توێ پەرێز دەبی تاقەت هیچ نییە بەشداری بوونە کۆمەڵایەتیەکان ناکە احتیمام بە خۆت نادەی تەسیر لە کۆگنێتیڤ دەکا لەلایەنی کۆگنێتیڤ وەکو چێ مەسەلەن تەسیر لە زاکیرەت دەکات تووشی مشکلی زاکیرەت دەکات شتە لە دەستەوە تووشی مشکلی تەرکیزت دەکات تەرکیزت نامینێ بیۆکەی سەلبی لۆ دێتن توزانم یعنی ئەو لایەنی معرفی تێک دەدات دواتر حتی تەسیر لایەنی فیزیکاڵی لایەنی جستین دەکات دائما هەست بە بێتاقەتی دەکەی وەزنت زیادە بێ وەزنت دادەوەزی شەهیەت نامینێ ئازار لە سینگت هەیە ئارەقەی زۆر دەکەی تووشی مەسڵتیشن ئەوە تەشەنوزی ماسوولکەوە ئەو شتانە دەبێت ئەوەی مشکلی نەخۆشی هەموو شتەکە تێک و پێک دەدات هەموو شتە چی نەخۆشی جستەکەی یەک جێ و تەواو هەموو شتت تێکەدە لێ و کەسی تووشی نەخۆشی دەبێت یەکسەر یانی دەبێت یعنی لە جێک دەکەون دیارەکە بۆ کەسە ئیفلیس دەبی یعنی هیچی پێ ناکرێت ئاگریش پێ ناکرێت ئۆکەی نەخۆشی دەرون تەسیر لەو هەموو شتە لەوانە لە هەمووی دەکات طبعا جە بە فریکوێنسی بە ڕەنجی جیاواز و بە حەسەب کەیس و کێشەکەی ئۆکەی گرنگە بزانین هۆکارەکانی هۆکارە باوەکانی نەخۆشی دەرونیەکان چیە کۆمەڵێک هۆکارمانیان یەک دوو هۆکار نییە کە باز دەکرێت چونکە ئەمە دەبی یەک لە میهینەکانی چارەسەری دەرونی عیلاجی نەخۆش دەکەی ئەوەیە ئەمە عیلاجی سەبەب دەکەی نەک نیشانە عیلاجی کۆز دەکەی نەک سیمتەم ئۆکەی کەسێک دیکە نەخۆشی سەبەبەکەی تووشی نەخۆشی دەکەیت سەبەبەکەی بڕکەی نەک نیشانەکانی کە خەوی نایە و نازام چوو یعنی وە کوێ دارێک بتێ بیبڕیەوە نەمینێ لە شوێنێک نەمینێ و دارە بچی گەڵایەکانی ئیسفادەی نەدەیتی لە ڕێگەوە بیبڕی ئێوە نیە لە تا شوێنەکەی دەمینێت وەرگەڵایەکان ڕقەکانی بڕسمێنە دیتەوە ئۆکەی کۆمەڵێک هۆکار هەنا لەوانە هۆکاری بەیالۆجی و هۆکاری کەسی پێشناڵی یەکەم هۆکار بۆ ماوەیە طبعا بابەتی بیهیڤیریال جێنەتیک و ئەو شتانە ئێستا بابەتێکی زۆر گەرمەوە توێژینەوە زۆر لەسەر بابەتی ئەوەی کە توێژینەوە جێنەتیکیەکان لۆ دەرخستنی نەخۆشیە دەرونیەکان توێژنیان زۆر ئێستا زۆر ئیش لە بابەتی دەکەن بەڵام بە پێچوانی نەخۆشی جستیەکان نەخۆشی دەرونیەکان زۆر تەرکیزێکی ئەوەی لە سنێکە بۆ بڵێن لە ڕێی جێنەتیکەوە دەگوازێتەوە لەوانەیە سیفاتی کەسایەتی ئەو شتانە بگوازێتەوە بەڵام نەخۆشیەکان بەو شێوەی نییە کە لایەنی ئینڤایرۆنمنتەوانە تەسیر لێیە بەڵام جێنەتیکیش هۆکارێکە بۆ ماوە پاثۆجینز هۆکاری نەخۆشی ئۆکەی هۆکاری نەخۆشیشی تر دەبێتەوە هۆکاری نەخۆشی دەبێت لۆنم نەخۆشانی سەرەتان شێرپەنجە زۆربەی مەسەلەن خەمۆکیانە هۆکاری خەمۆشەکەی سەرەتانەکەیان نەخۆشانی قورعە مەعیدە برینی مەعیدە ئەڵسەر زۆربیان خەمۆکی و قەلەقی شتانیانە سەبەبەکەی ئەوەیە مەسەلەن کێشەی مەعیدە ئۆکەی پاثۆجینز واتە سەبەبی نەخۆشی ترە شتی ترە تووشی حاڵەتی نفسی دەکە سایکۆسۆماتیک یاخود ئەوەیە ئینجری یاخود برینداربوو بە تایبەتی لێرە وەستم مێشکە
TBI traumatic brain injury ئەوانەی کە زەربە بە مێشیان دەکەی یان جاڵتە و شت ئەوانە لێیان دەدا زەربە شتێک بە مێشیان دەکەی ئەوانە ئەگەری زۆرە تووشی نەخۆشی نەفسی دەبن. زۆر مهمە ئەو ژنانەی کە لە کاتی دووجیان لە کاتی دووجیانی ئاگیان هەم لە خۆیان هەم لە منداڵەکانیان چونکە ئەوش یەکێکە لە سەبەکانی نەخۆشی. ماوە توێژنۆک بڵاو بۆ لە ئیسپانیا و بەلجیکا کرابوو یەک لەوانەی کە ڕڤیوم دەکردەوە پێداچوونەوە بۆ دەکرد باسی ئەوەی دەکرد ئەو من یەکێک لە سەبەکانی ئۆتیزم ئەوەیە کە منداڵ لە دایک دەبی وەزنی کەم بیدەن تووشی نەقسی ئۆکسیجین بیدەن تووشی شین و مۆربوونەوە بی ئەوانە دەبێتە هۆی ئۆتیزم و نەخۆشی کەش زۆر میمە لە کاتی مەسەلە منداڵەکە تووشی نەقسی ئۆکسیجین نەبی شین و مۆر نەبتەوە یان وەزنی کەم نەبیان یان پێش واردەی تەبیعی خۆی لە دایک ببێتن ئەوانە سەبەبە یان ژنەکەش دەبی ئاگای لە خۆی چونکە من نەخۆشیەکمانەی پێوترێ خەموچی دوای منداڵ بوون زۆر دایکەکان تووشی حاڵەتە دەبن. نارکۆتیکس یاخود دەرمان دراگ تەبعاً مەبەستم لێرە دەرمانە بێهۆشکەرەکانە نیکۆتین مۆرفین ئۆپیۆد حەشیش هەموو دەرمانانە دەبنەوانەی کە دەبنەوەی ئەدیکشن دەبنەوەی سەبەبی نەخۆشی دەبن. ژینگەەوە زۆر میمە ئێستا دەبینی زۆربەی لێرە زۆربەی خەڵک تووشی نەخۆشی دەرونی بەشی گشتی ئەو هۆکارە ژینگەیانە یەکەم شت بەدخۆراکی malnutrition چونکە پەیوەندێکی زۆر بەهێز لێ لە نێوان خۆراک و تەندروستی دەرونی باشە لە سلایدەکانی ئاخیری لەتان باس دەکەم. ئەو کەسانی کە تووشی بەدخۆراکی دەبن مەسەلەن ڕێژەی پێویستی خۆراکییان نییە یان ژەمی تەواویان نییە دەکرێت تووشی نەخۆشی دەرونی ببن یاخود ئەو کەسانە لەو ژینگانە دەژین کە زۆر تۆکسیکە زۆر ژەهراویە پیسە ژینگەی زۆر پیسە ئەوەش هەم تەسیریە ڕووداوەکانی ژیان مەسەلەن ئەو مشکلە کۆمەڵایەتی و توزانم ئەو مشکلانێک کە لە حیات ڕوبەڕوو دەبتەوە تووشی هۆکاری نەخۆشی دەرونیە یاخود سترێسە یان قەلەقیەکی ئەنگزایەتیەکی درێژخایان کرۆنیک تووشی نەخۆشی دەرونێک بۆچی چێ مەسەلەن کەسێکەیە کە ئیشەشی هەیە ئیشێ دەکاتن ئیشەکەی زۆر پوشتە دایمە ڕۆژانە تحتە سترێسە ڕۆژانە لەژێر سترێس و قەلەقیە وەی لێ دەکە بەرەو بێرن ئاوتی دەبات و دواتر لە دایاگرامی سترێس باسی دەکەم بەرەو سوتانەوەی دەرونی دەبە دوای بەرەو خەمۆشی و قەلەقی دەبا دایمەن لەژێر سترێسی زۆربی شارستانیەت کللتور عادات ئەوانەش دەبنە هۆکاری سەبەبی نەخۆشی مەسەلەن ئێستا شارستانیەتی ئێستا سۆشیال میدیا و ئەو گلۆبالیزیشن و بە دیجیتالکردن و شتانە بوویتە هۆی سەبەبی نەخۆشییان مەسەلەن لە وڵاتانی لە سین وڵاتانی پێشکەوت و ئەوروپی خاستن لە سین کە ئینسان بە ڕۆبۆت کرایە مەسەلەن بەدەقە ناوی تاخیری بەدەقە ناوی بکە وای لێکردی ئینسانەوە ڕۆبۆتی لێکردی ئەم تووشی نەخۆشی و ئینتحار یابان مەسەلەن یابان زۆرترین ڕێژەی ئینتحار دەخەوە خۆی دەکوژ دەڵێ ئێمە لە دایک بوونە بۆ ئیشکردن ئێمە ئیش دەکەین بۆ مردن یا عادات و تەقالید تەسیری هەیە ئۆکەی مەسەلەن زانم هەندە عادات و تەقالید هەیە مەسەلەن بە تایبەتی لۆ کچە مەسەلەن ڕێگری لێ دەکەم بخێنی یان زوو بە شودان یان عنف یان مافی نادەنی و شتانە دەبێتەوەی کەڵەکە دەبی دەبێتەوە نەخۆشی دەرونی ئەبیوزکردن ئەبیوز ئەگەر بەمانای ئەشکەنجە بێت تۆڵچەر بەمانای ئەشکەنجە ئەبیوز مەسەلەن کەسێک ئەبیوز بکە ئەشکەنجەی بدێجە بە زارەکی بی بە جەستەیی بی بە هەشتێک بی یا منداڵ خاستن نان داک و بابەکانی مەسەلەن ئەزیەتی بدەن ئەبیوسی بکەن ئەزیەتی بدەن هەم دەرونی هەم جەستەیی هەم شتێکەوە دەبێتەوەی نەخۆشی دەرونی فەقیری یەکێکە لە هۆکارە میمەکانی تووشبوونی نەخۆشی دەرونی جەنگەکان خۆتان دەزانن ئۆکێ بە شێوەیەکی گشتی بوو و ئەگە ئەم زۆر جار حەز لێ بابەتەکان پەیوەند بکەین پەیوەست بکەین بە وڵاتی خۆمان بە کۆنتێکستی خۆمان ئۆکەی زین لێرە مشکلە چیە طبعا هەر وڵاتە و پرۆفایلی خۆی هەیە یعنی
مایکرۆ ئیکۆسیستەمی ئەو وڵاتە بۆ دەکە کەسەکان کە خۆشگوزەران بنیان تووشی نەخۆشی دەرونی بن. مەسەڵەن ئێستا لەوانەیە لێرە هەندە حاڵەتی دەرونیمانێ زۆر زیاتر زیکە نەخۆشی دەرونی زیاتر زیکە لۆ مەسەلەن وڵاتەکە وایە مثلەن پرۆفایلی دەرونی سایکۆلۆژی عێراق مەسەلەن لە 4 دەی ڕابردوو بدینە مەسەلەن عێراق چی بەسەر هاتیە شەڕی عێراق ئێران 8 ساڵ ئەو هەموو خەڵکە کوشرا بێوەژم بوو جەرگی سوتا کەسی لە ناوچوو مثلەن حتا لە ڕووی مادیەوە مەسەلەن خانووی سیارە هیچی نەما دواتر مەسەلەن ئەنفال هات سەیرکە ئەنفال چ مشکلێکی دروست کرد تا ئێستاش خەڵکی چاوەڕێی کەسەبوون بۆکەی دەکە بێتەوە مەسەلەن لا یەزال ئێستاش ئەنفال چی لەگە جەماعەتی ئەنفال بارە قسە بکەی وەتزانن ئازارەکان ئەوەندە زۆرەوە زاندوو نێشتیان لێ قەومەیە دواتر مەسەلەن شەڕی کوێ تا دیسان کۆمەڵە مشکلی دروست کرد دواتر ڕاپەڕین شەڕی ناوخۆی کورد دواتر حیساری خۆر ئاوا لە دوای شەڕی کوێتەوە تا 2003 کە فەقیری مەسەلەن دەجێڕنەوە داکوبامە نەوەتەکان کوب بووە کە مەسەلەن بە مانگە چیلۆ ئاردەچیان بەدەستکەتیە ئۆکەی دواتر جەنجی ئەمریکا عێراق لە 2003 دواتر لە 2003 تا 2010 جەنجی تائیفی جەنجی ئیرهاب دواتر هاتنی داعش کۆڕۆنا بزانەوە هەموو مشکلەی زۆر سگنیفیکانت و گەورەنە مەسەلەن وڵاتی چ لێ کرد یاخود لەناو عێراقەوە نەتەوەی جیاوازمانەیە مەسەلەن لە پێکاتەی جیاواز پێکات و مەسەلەن سەتا جارێکێکی عێراق وابوون نێزیکەکانە تقریبا 600 کەس بوون لەوانەیە 5-6 عێراق پێک بین مەسەلەن چیان مەسەلەوە ملێتە ئیفلیس بوو هیچ ئیسفادەی لێ ناتانی لێکەوڵان چونکە هەر هەم تووشی دەردەچان بە ساعتیە مەسەلەن تا 100 ساڵی کە دەبێت بچێنەوە هەم ئەوانەی کە سەرڤایڤەر و ڕزگار بووی دەستی داعشن دەڵێ مەسەلەن وێران بوونە هەم لەونەوەکانشان دەباسی ئەین تەمشایە 230 وڵاتەکە لە دەست 4 کەس مەسەلەن تەمشای کوردی خۆمان مەسەلەن تا ئێستا جەماعەتی کیمیا باران و ئەنفالوانە هەتا ئێستا مەسەلەن هەر تووشی زەبری دەرمیشی شەبنەوە لە دوای مەسەلەن خەڵکی مووسڵ و ئەمبار و کەرکووک ئەوانە داعش چی بەسەریانە ئێستاش مەسەلەن بازەکەی دەکەن عایلەی وا هەیە کەسی لە ڕزگار چکەم لەو زیانیشم پێ دەزانم چی لێ چیرۆکی وایە لە باسکردمان ناتوانێت باسی بکەیانی مەسەلەن خواروی عێراق شەڕی تائیفی و شیعە و سونیسیان پێکردی ئۆکەی یعنی مەسەلەن هەموو هۆکارن شیعەوانە توێژیان بەسێ هۆکاری ئەو مادە کیمیاییانە لە مێشکمان هەیە لە جسممانێ و کیمیکاڵانە بۆ هۆرمۆن و نیۆرۆترانسمیتەرانە تەوان زۆرن یەک لە 7یان بەتایبەت زۆر تاسیری نفسیانی هەموویشیان سەر دەکەین لێرە چاریان باز دەکەم مەسەلەن دۆپامین ئۆکسیتۆسین سیرۆتۆنین ئیندۆرفین ئانەم تەسیریان هەیە لەسەر تەندروستی دەرونیمان بەرەوەی مەسەلەن دۆپامین مەسئولە لە healthy thinking لە بیرکردنەوەی تەندروست و نۆرمال ئەوانەی شیزۆفرینیا ئەویان هەیە ڕێژەی دۆپامینیان بەرز بوویتەوێ بیرکردنەوەیان تێکس و تووشی وەهم و هەڵوەسە دەبن مەسەلەن ئۆکسیتۆسین زیاتر پەیوەندی بە سۆشیاڵ ڕۆڵەکانەوەیە مەسەلەن ڕێزگرتن و خۆشەویستی و پەیوەندی و ئەو شتانە سیرۆتۆنین کە زۆر معروفە پەیوەندی بە میزازمانەوێتەوە و ئاکتیو چاڵاکیکەشیان هەیە فانکشنیکەشیان هەیە وەز لێرە ئەوانە بازم پەیوەندی بەم وایە ئیندۆرفین بە هەمان شێوەکە پینکیلەرە ئیمۆشنەڵ پینکیلەرە سترێس و ئەو شتانە ڕیگولەیتەکە ئەوانە تێک چون ئیم باڵانس بوون کەم و زیادیان کرد ئەتون مەسەلەن تێکەچی ئۆکەی لایانی نەفسی تێکەچی وەکو لێرەدا هەیە مشاکەکە دۆپامین لە حاڵەتی خۆی بەسەر کە ڕێژەکەی زۆر بوو مثل تووشی شیزۆفرینیا دەبێت تووشی وەهم و هەڵوەسە دەبێتن مەسەلەن ئەگەر دابەزی تووشی قەڵەقی دەبێت مەسەلەن ئەگەر سیرۆتۆنین بەرز بووە مەسەلەن زۆر بەرز بۆ تووشی پینێز دەبێت هەموو جارێک کەسێک دڵی خۆش لێ دەڵێ ئاستی سیرۆتۆنینم فڕیە لە تاقی عاسمانێ زۆر دڵی خۆش دەبێت هەڵشتێکی دەبێت ئۆکەی سیرۆتۆنین و دۆپامین دابەزی هاتە خوارێ تووشی خەمۆشی دەبێت بەسەکەت لەگەڵ ئۆکسیتۆسین هەستی خۆشەویستیانە لە دروست دەبێت نور ئیپینفرین و ئیپینفرین بەسەر کە تووشی فایت فڵات دەبێت سترێسەکی بەخۆ دەبێت یعنی محکومی بۆ مادە کیمیایی کە لە جسممان هەیە زۆر باش
طبعا نەخۆشی دەرونی زۆر جۆرمان هەیە و هەر یەک لەوانە جۆری جیاوازیە مەسەلەن نەخۆشیە قەلەقیەکانمان هەیە لە ڕاوکیەکان ئەنگزایتی زۆرە بەنەویش زۆرە پێنج جۆرمان هەیە لەوانە پانێکی زۆر نەخۆشی میزاجیەکانمان هەیە خەموکی بایپۆلەر دووجەم سەریوانە نەخۆشی سایکۆتیکەکان یاخۆ سایکۆسەکانمان هەیە شیزۆفرینیا و ئەوکانی دیکە فۆبیایەکانمان هەیە نەخۆشیەکانی تێکچوونی کەسێتیمان هەیە کە دە جۆرن نەخۆشیەکانی تێکچوونی ڕەفتارمان هەیە و کۆنداکردی زۆردەر یاخود ADHD یاخود IED ئەوە جۆرە باوەکانی نەخۆشی دەرونیەکان تەنەوە ڕێژەی نەخۆشی دەرونیە لە عێراقە لە بەحسێکمانە دەبینی مەسەلەن داتای ترسناکی تێدایە وفي جیاوازشی تێدا وەرگرتیانی مثلا دەبین لایەن ئەو ژنانەی کە نزۆکن تقریبا 170 خەمۆچیان هەیە مثلا جۆنیۆر دکتۆرەکان 145 خەمۆچی 150 قەلەقیە نەخۆشی شەکران باسم کرد پاتۆجینی یەک لە سەبەکانی نەخۆش دەرونی نەخۆشی شکەتەوی کە توش نەخۆش دەرون دەکات دابیت زەوانەی کە شەکریانێ 143 خەمۆشیان هەیە عێراق لە عێراق 140 منداڵی عێراق خەمۆشی هەیە کە جێنی نوێ 2019 کرا وەهتا زۆر باشە ئێستا بابین باسی تەندروستی دەرونی بکەین و کامەرانی دەرونی ئەو کە ئێستامە زانیمان نەخۆشی دەرونی و هەموو شتانی بکەین بەواتە هەیە چیە ئێستا زانین خۆمان دەرباسین نەخۆر تەندروستی دەرونی چیە و بگەمە تەندروستی دەرونی دەوام بە پێچەوانەی نەخۆشی دەرونی تەندروستی دەرونی بریتە لە چەند بریتە لەوەی کە ئەتوو ڕەفتار و هەست و سۆز و معریفە و کۆگنێتیڤێکی تەندروستت هەبی کۆگنێتیڤێک و بیهەیڤەرێک و ئیمۆشناڵێکی تەندروستت هەبی واتە چی ئەوە واتە یعنی بیرکردنەوە و هەست و ڕەفتارەکانت تەندروست بی ئۆکەی ئێستامە جیاوازی لەگە نەخۆشی دەرون چی ئەگەر تینکینگ و فیلینگ و بیهەیڤەرت تێک چوو نەخۆشی دەرونیتێ ئەگە ئەوانت هێڵتی واتە تو تەندروستی دەرونیت هەیە ئۆکەی ئەجێستا باسی دەکەمە کو دەگەین بۆ ڕستمان چێکە مەسن تو بیرکردنەوەکو هەستە و ڕەفتارێکی تەندروستت هەبی ئەوە تەندروستی دەرونیت لیڤڵێک لەوی بەرزتر کامەرانی دەرونیە واتە چە کامەرانی دەرونی واتە چە واتە ئەو بیرکردنەوە و ئەو هەست و ئەو ڕەفتارە تەندروستی هەتا لە ژیانی ڕۆژانەتدا بەکاری بینی ئەپلای بکەیت لە ژیانی ڕۆژانەتدا ڕنگ بداتەوە بێ بە کۆپینگ میکانیزمێک بێ بە میکانیزمێکی بەرگری لۆ ئەو بەرز و نزمیانەی کە لە ژیانی ڕۆژانە تووشت دەبن ببێ بە بەرگریەک بە درعێک کە تووشی نەخۆشی دەرونی نەکەن ئەمە سیستەمی بەرگری دەرونیشمان هەیە چۆن جستەی هەیە دەمە سیستەمی بەرگری دەرونی ئەوەیە مەسەلەن کەسەکە تەندروستی دەرونی چیە کەسەکە بیرکردنەوە و هەست و ڕەفتاری تەندروستی هەبێت و کامەرانی دەرونی چێ کامەرانە ئەو بیرکردنەوە هەست و ڕەفتارە دەرونیەی وەک لە ژیانی ڕۆژانی تەطبیق بکە وەکو کۆپینگ میکانیزمێک یعنی هەر مشکلێک شتێک تووشی بوو تأثیری لێ نەکات تووشی خامۆشی بکە فکرێک تینکینگ و بیرکردنەوەی تێکدا ڕەفتاری تێکدا و هەستەکانی تێکدا ئۆکەی وازە ئەوە کامەرانی دەرونیە ئۆکەی ڕۆڵی یاخود ئامانجی یا هەدەفی تەندروستی دەرونی چییە هەدەفی تەندروستی دەرونی دووشتە پرۆتێکت و پڕۆمۆتە بەرگریکردنە پارێزگاریکردنە ویقایە و لەگەڵ بەرەو پێشچوون پارێزگاریکردن لە چێ لەوەی کە تووشی نەخۆشی دەرونی نەبی توش مشکلەی نەفسی نەبی لۆ تەندروستی دەرونی میهمە ئەم دەمێت کەسیش تەندروست بوون لەبەرەوەی دەمپارێزی لە توشبوون بە نەخۆشی دەرونی و هەروەها بەرەو پێشم دەبە پرۆمۆتم دەکات لەو چێ لۆ ئەوەی بکەم بە کامەرانی دەرونی و بە ئەوەی کە ڕازی بم فولفیل بم ئۆکەی ئەوە هەدەفی تەندروستی دەرونیە و لەوەش کە لە سلایدەکانی کە دیکە کۆمەڵە شت باز دەکەین هەدەفە کە تو لە ژیانی ڕۆژانی خۆت تەطبیقیکەی
وەک لێدەیە کە یارمەتی دەدا بەرگری لێ دەکە لە توش بوومە نەخۆشی دەرونی و لەگەڵ ئەوش بەرەو پێش دەبا بۆ کامەرانی دەرونی. ئۆکێ ئەلیمنتی ئۆف بنچینەکانی کامەرانی دەرونی چییە؟ ئەمە ئۆکێ زۆر باز دەکەین کامەرانی دەرونی ئەوها بەس خەڵک پرسیار دەکەەوە کە ئێمە کوو بگەم بە کامەرانی دەرونی کوو مەسەلەن دەتانم بە کەسێکی تەندروست. ئەوان ئەو شتانە لە خۆ زیاد بکەیت ئەو شتانە تێدابیت تۆ دەتوانین بڵێن کەسێکی دەرون دروست دەرون دروست بۆ مانایە ئۆکەی ئەو شتانە بۆ مانایە کە درعک لە خۆ دروست دەکەی پرۆتێکشنێک دروست دەکەی کە نەخۆشی دەرونیەکان بە دووربی و لەعنی کامەرانی دەرونیشی بەرەو پێش دەبێت. ئێستا باز دەکەین جیاوازی کەسەکە کە تەندروستی دەرونی هەبوو نەبی جیاوازەکەی چییە؟ ئۆکەی ئەوە بنچینەکانی دەبی ئەو شتانە تێدابی. یەکەم شت پۆزیتیڤ ئیمۆشن واتە هەست و عاتیفە و ئیجابیت هەبیتن لەجێتەوەی خەمۆکی قەلەقی ترس تۆقین سترێس ئەوانە لە خۆدا بڕی هەستەکان ئیجابی بی ریسپۆنست لە مشکلەکان ئیجابی بی پەرچەکردارت لۆ ژیانت ئیجابی بی یعنی هەر شتە کارێک سەر تووشی ترس و قەلەقی خەمۆچیت نەکاتن بەڵکو بە پێچەوانەوە و بیرکردنەوەی پۆزیتیڤ تینکینگ دەبی. ئۆکەی پۆزیتیڤ تینکینگ لەوانەیە جێتەن لە ABCD مۆدل بوو بێەوەی کە لە چارەسەری CBT دا هەیە. پۆزیتیڤ تینکینگ و پۆزیتیڤ ئیمۆشن مەبەستمان چییە؟ مەبەستمان ئەوەیە مەسەلەن ئەتوو ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەن ئەتوو لە بازاڕی لە چایەخانەک دانیشتی یەکێک ئەرێ سەوتم دێ جێتان لێمە سکرین و سەوت وازە باشە بەس سلایدەکان لەکنە من ناگۆڕێت هەر سلاید یەکەمە ئەو لەکنە هەمووتان وەیە گوتیان لەکنەمە شاری وێ مشکلە چییە؟ ئێستا دەبینن سلایدەکان ئێستا هەمووی دەبینن؟ ئێستا سلایدەکان دەگۆڕێت؟ بەڵێ گۆڕێت بریا بتانی تاواچکە سلایدانم نیم خاستنەوە. ئۆکەی باسی وەشمان کرد ئۆکەی باسی وماکە کە ڕۆڵی دەرونی ئەوە پرۆتێکت و پرۆمۆتە ئەوە مهمە ئەو ئلیمنتەکە بزانن ئەو بنەماکانی تەندروستی دەرونیە کامەرانی دەرونی چێکەمە دەبێ ئەو شتانەمان تێدا هەوێ ئەوجا دەگەین بە کامەرانی دەرونی. یەکەم گوتمان پۆزیتیڤ ئیمۆشن ئیمۆشنی ئیجابی دواتر پۆزیتیڤ تینکینگ بیرکردنەوەی ئیجابی ئەو شتانە کو ئەمە دەگەین بە بیرکردنەوەی ئیجابی و عاتیفە و هەست و سۆزی ئیجابی ئەرێنی ئەوش پرسیارەکە خەڵک بیکە. ئۆکێ زۆر ڕاستە ئەمە ABC مۆدڵمان هەیە ئەگە بزانن لا عیلاجی CBT مثلەن نمونەکتان لۆ بینەوە بۆی مثلەن یەک لەنگۆ مثلەن ڕۆژێک لە ڕۆژان لە بازار یە لە قاوەخانەك لە جێیەکی دانیشتیە برادێکی زۆر عەزیزی بە تەنیشتیدا تێپەڕ دەبی بەڵام ئەو برادەی سەلامی لێ ناکاتن. ئۆکەی مثلەن ناڵێ مثلەن فلان کەس چۆنی باشی شتانە بە تەنیشتدا دەڕۆ سەلامی لێ ناکات ئەتوو کە لەوێ دانیشتی بیر دەکەوێت تەوعەن ڕووداوەکە نیوترالە ڕووداوەکە بێلایەنە چونکە لە ژیاندا مشکلە یعنی بە شێوەیەکی سیگنیفیکانت بوونی نییە ئیستیجابەی مەلێکدانەوەیمە بۆ ڕووداوەکان دەبێتە ئەوەی کە ئەو شتە دەبێت کێشەیانە لۆنم ناتوی بیر دەکەوێت دەڵێ ئەو کەسە لۆ سەلامی لە من نەکرد ئەو بیرکردنەوەی هەتا ئێستا لۆ سەلامی لە من نەکرد دیارە من
کەسێکی خراپم دیارە کەسێکی نەویستراوم دیارە کەسێکی ئەوهام ئەوم بیرکردنەوەی دەکاتم بیرکردنەوەی نێگەتیڤ سلبی بیر دەکاتەوە ئەو بیرکردنەوەی تەسیل لە ئیمۆشنی دەکات لە هەستی دەکات لە فیلینگەکانی دەکات مەسەلەن تووڕە دەبێ خەمۆک دەبێ قەلق دەبێ مەسەلەن و هەتا کۆتایی بێزار دەبێ و ئەو هەستانە تەسیر لە ڕەفتاری دەکان بازنێ دەخڵێتەوە مثلا تووڕە دەبێت توزانم مثلەن شەق لە شتی دەدە جوونی دەدا مەسەلەن هیچ کە لەگەیز براتەرێکی ناگەڕێ خۆی ئەوە دەکاتن ڕفتاری شەڕانگەیز و ئەو شتانە دەکاتن ئۆکەی زانە تووشی نێگەتیڤ تینکینگ بیرکردنەوەی نەرێنی و نێگەتیڤ ئیمۆشن هەستی نەرێنی و بیهیڤەری نەرێنی بوو ڕفتاری نەرێنی بەڵام ئەگەر مەسەلەن ئەو کەسا گۆتی مەسەلەن ئۆکەی با تێپەڕبی سەلام لە منەکە کێشە چێ با سەلام لەوانەیە منی نەدیکردی یان لەوانەیە یان هیچ لە ژیانی من ناگۆڕێگە سەلام کەونەکە من خۆم دەناسم ئۆکەی ئاو بیرکردنەوە ئیجابیانە دەکاتەوە ئەو بیرکردنەوە ئیجابەتکردنەوە هیچ تەسیل لە ئیمۆشن ناکە ئیمۆشنەر بۆچ خۆی پۆزیتیڤ دەبی و هیچ تەسیل لە ڕەفتار ناکە و چایەکە دەخۆیەوەی کێشەت نییە زانە لێرە مەبەست لەوەیە کە دەبێت و بیرۆکەی ئەرێنی و ئیمۆشنی ئەرێنی دەبێت وەستم لەوەیە کە جیهان بینی بەرامبەر ڕووداوەکانسیان فعلت بەرامبەر ڕووداوەکانسیان چونکە ئەوهابی هیچ کێشەت نییە ئەگەر تو سلبیانە بوو تووشی نەخۆش یان توش نەخۆش دەرونیەکە ئۆکەی زەردەکە فیزیکال وێلنس طبعا پەیوەندیی بێز لە یان جەستە و دەروندا هەیە ئەتو هەرناوی مەسەلەن لایانی مایکەپی لایانی دەرونی خۆت لایانی جەستەیش پێویستە فیزیکال وێلنس وەکو چێ مەسەلەن جەستەی مەسەلەن شتە جەستەیەکان مەسەلەن وەرزشکردن یەکەکە دواتر باسی دەکەین وەرزشکردن کە کاریگەری زۆری لە سەلانی دەرونی ئینسان هەیە خواردن سیستەمێکی ڕێکوپێکی نیوتریشن و باش کاریگەری زۆر باشی لەسەر لایانی دەرونیە یاخود سەپلیمنتەکان بەکاربێنی وەکو ئۆمیگا 3 وەکو B12 B12 و مەسەلەن مەگنیسیۆم یان ئەگەر نەخسی ڤیتامین دی دەبێت تەسیرێ دەبێوانە تاویستکەوە پاک و خاوێنی هایجن پاک و خاوێنی و گرنگجیدان بە خۆت و شتانە جلوبەرگ دەشتانە لایانی جستەی زۆر تەسیریە لەوەش دەبی خۆت باشکەی کۆپینگ میکانیزم واتە ئەتوو بەر یعنی شتەکت هەبی لە خۆت کۆمەڵە تەکنیکەکەت هەبیتن وەکو کیتەک وەکو توزانم وەکو سندوقێک دایمە پێت بی وەکو چەکێک دایمە پێت بی لە هەر جێشی تووشی مشکلێکی و بەرگری لێ بکە مەسەلەن کۆپی میکانیزمەکانی بەرگری وەکو چی تێدابیتن مەسەلەن تەمرینەکانی ریلاکسیشن مەسەلەن هەم هەناسەدان هەم پرۆگرێس مەسیف ریلاکسیشن بەجەستا مەسەلەن مدیتیشن مەسەلەن هەر کۆپی میکانیزمێکی تر مەسەلەن حتا بیرۆکەی ئیجابی مەسەلەن ئەو شتانم دەم لە کۆپی میکانیزم ئەو شتانە تەبی لەبەرەوەی تووشی هەر ڕووداوەکوی هەر شتێک بیخۆڵانە یارمەتی دەدەن کە قورسی ڕووداوەکە کەم کاتەوە پەیوەندی کۆمەڵایەتی سۆشیال ریلیشنشیپ کەسکەکە زۆر میمە یعنی پەیوەندی کۆمەڵایەتی یەکەکە لە شتە میمەکانی چارەسەر و نەخۆشی دەرونی نازم زاش وزن باسم کرد لە چێن دەربوومە حتا نەزەریەکوانەیە دکتۆر ویلیام گلاسەر چۆیس تیۆری تەنها باز لە پەیوەندی کۆمەڵایەتی دەکەێت دەڵێ ئەو بە نەزەری خۆی دەڵێ هۆکاری سەرەکی زۆربەی نەخۆشی دەرونیەکان پچڕانی پەیوەندیە لەگەڵ خەڵکی لەگەڵ عایلە لەگەڵ ژن مێردە تا کۆتایی براتە وە چاکردنەوەی پەیوەندی ئەوە چاکردنەوەی ئەو نەخۆشیش ڕاستکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان لەگەڵیان باش بۆ پەیوەندیەکان چاکۆ چادەبیەوە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر کاریگەری هەیە زۆر ئەوەشت باشی باڵانس ڕاکری مەسەلەن کەسێکی سۆشیال و شتانە شتێکی تر کە زۆر مهمە ئەوەیە کە ئامانج لە ژیان meaning in life یعنی ئینسان ناتوانێت بە هەڕەمەچی و بە هەڕەمەچی بە کۆنفیوژن بژی بە ڕاندۆملی و بە کۆنفیوژن بژیشتن ینی ناوی مستەحیلە کە کەسێک مەسەلەن زۆربەی و کەسانی کە قسەم لەگە دەکەن چونکە فەراغ تووشی مشکلەی نەخۆشی دەرونیت دەکات ئەوانەی قسەم لەگەڵ دەکەن کە مەسەلەن لایفستایلیان چەک دەکەم هیچی تێدانێ ئەو کەسە تا ساعت 12 دەنی هەر دەستی مەسەلەن تیکتۆک و مادەکانێکی سۆشیال
میدیا دەکاتن دواتر مەشەن دەستە دەرەدێتەوە کەس پێ بڕۆنێورێ دەڕۆ هیچی تێدانی ژیانی و کەسە زۆر حڕەمەچی دەژیتن ئامانجێک نییە هەدەفێک نییە فەلسەفەی نییە جیانبینیەکی نییە لۆ ژیان ئەوە وەد لێ دەکە لە فەراغ بژی تووشی کێشە دەکات ئۆکەی ئەوانەی مەسەلە ئێستا ئەنگۆشتم شای خۆتان کە مەسەلە زۆربەی کێشەی لێ هەیە ئەگە تو ئەو شتانە چاپکەی مەسەلەن ژیانشی زۆر کامەران دەژی ژیانێکی زۆر خۆش دەژی ئۆکەی چونکە ئەو شتانت کرد ئەگە کەسێک بگە بە کامەرانی دەرونی دەبی لە ڕووی چار چشتەوە کوچی دەڵێن ساتیسفایبی ینی تێر بیتن لە چارشتا مشەبعبی تێربی کێشەی نەبی لایانی فیزیکاڵی جەستەی لایانی دەرونی لایانی کۆمەڵاتی و حتا لایانی سپریچواڵەتی لایانی ڕۆحانیەت چکەم پێم وایە حتاگە کەسێک ملحیدیش و پێویستی بە سپریچواڵیەتی لایانی ڕۆحانیەت هەیە بە فۆرمی جیاواز دەبی لەو شتانە تێربی لایانی جەستەیەکە تێری بەکوتم خواردن پاک و خاوێنی و ڕاضە و هەتا دوایی لایانی دەرونیەکە وێ مثلەن بیرۆکەی دایم بیرۆکان ئیجابی بین مەسەن ئیمۆشن عاتیفەکان ئیجابی بین مانات هەبی لە ژیان کەسێکی ئۆرگەنایزی ڕێک بژڕێک یعنی ژیان ڕێک پێک سیستەم بیتن بزانی کێنێ دەنووی سوێنی هەڵدەستی چ دەکەی چ ناکە ژیان زۆر خۆشە زۆر چێژ لێ دەبینێ ئەم زۆر جار بە نەخۆشەکانشم دەڵێم ژیان سکیڵە لایف is a skill ژیان مەهارەیە مەهارە سکیڵە دەی بزانی کو مەسەلەن سایقی سکیڵە مەهارەیە دەی بزانی کو باشۆی ژیانیش مەهارەیە بزانی مەهارەتەبی زۆر خۆشە ژیان بەس مەهارەت نەبی لە ژیان دەکێ حاڵەتی خۆ کوشتنویان پوچکەرایی ئۆکەی دواتر لایانی کۆمەڵایەتیت هەم دەبی تێر بکەین مەسەلەن پەیوەندیەکانە هاتوچۆیە توزانم سەفرەیە یاریە هەر شتەکانش پێویستن لایانی ڕۆحانیت پێویستی پێیتێنجە ڕۆحانیت مەسەلەن دینداریە مەسەلەن مسلمانان قورئان و نێژ و شتانەیە چونکە ئاسوودەیەکی دەرونی زۆر خۆش پێدا لایانی دینەکان کە چیە مەسەلە لایانی بوزاییەکان چیە میدیتیشنە هەر شتەکە لایانی ڕۆحانیت زۆر زۆر نیمە یعنی ئێستا لایانی جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتی و ڕۆحانیت تێر بوو ئەوە فول دەوێتن ئەو ئۆڤەرئۆڵە کاتە دەبێت کەسێکی کامەرانی دەرونی دێ زۆر بێوانە کێشیانە یەک لەوانە ساتیسفای نەبوونیان دەرونیان کۆمەڵایەتیان لایانی ڕۆحانیان لایانی جەستەیە بە دەبی ئەوە لایەنە زانستێکی بیکە نەگەم زۆر کەس دەبینم لە سۆشیال میدیا یوتیوب ئەوانە مەسەلەن تەکنیک و مەسەلەن شتی زۆر عەلەق و بەلەق و بێبنەما و نازانستیان فێر دەکە کە تووشیکە بە کەسێکی بەختەوەر و نازەمە و شتانەیە ینی بەڕاستی شتی زۆر زۆر بێسەر و بەر هەیە ئەوانەی نەخوانە دوزانم گەشە پێدان و ئەو تەرتیباتانە یان هەیە بەس دەڵێ وەرە ڕۆحانیت مدیتیشن ئاوکە تێدرێن ئەو هەموو غەڵەتە لایەنە زانستیەکەی ئەوەی پێویست بە کەسنی ئەو شتانە لە خۆت دروست بکە لە ژیان ڕۆژانەت جێبەجێ بکە دەبێت کەسێکی کامەرانی دەرون کامەرە ئەو شتانت کرد ئەتو دەبی بە کەسێکی ڕێزیلیانت دەبی بە کەسێک کە مڕونەتێ ڕێزیلیانس چییە؟ Resilience واتە the ability to resist and cope with psychological disorder. Resilience واتە باڵێن درا ئۆکەی باڵێن سیستەمی بەرگری دەرونی ئۆکەی سیستەمی بەرگری دەرونی کەسەکەیە کە ئەو شتانت هەبووە و ئەو شتانە هەموو تێدا موجود و دەبی بە کەسێکی ڕێزیلیان واتە ڕێزیلیان واتە وەکو سپرینگەکە کو مەسەلەن لە زێش و بایەکسەر دێتوە دەستت واتە لە هەر بارودۆخەکی ژیان تووشی هەر بەرز و نزمیەک بووی ئەتو بەرگری دەرونی ئەو شتە تەسیرت لێ ناکە و بە ئاسانی تێدەپەڕێنی بەڵام ئەگەر ئەتو ئەو شتانت ئەوانت هیچ نەبوو لەوانە هەموو نەقست هەبوو ینی ئیستعداد دێ بە بەسی تنیشە تووشی خەمۆکی دەبی و چۆکت دەشێت ئۆکەی تەبان کۆمەڵە شتیش هەیە کە تەسیلەوەی دەکە کات و دەگەی بە ڕزیلیانس و ئەو درعا و ئەو سیستەمە بەرگریە دەرونی و کامەرانی دەرونی یان نا مەسەلەن جێنەتیک بۆ ماوە مەسەلەن هەندێک کەسەیە لە بۆ ماوە مەسەلەن سیستەمی دەرونی وایان مەسەلەن کەسایەتیی سەوڕی لۆ دەمێنێتەوە یان کێشەی عایلە و توزانە و کێشەی جەستەی ئەوانەی لۆ دەمێنێتی لەوانەیە تەسیلی لێ بکە ینی زۆر باش نەگە بۆ کامەرانیە دەرونی زۆر باش نەتوانێت سیستەم بەرگری دروستکەوە پێچوانەشۆ هەیە مەسەلەن کەسایەتێکی باشی لۆ دەمێنێتەوە مەسەلەن تەندروستێکی باش لە بان لۆ دەمێنێتەوە ئەو دەبتە هۆکارێکی باش کەسەکە زوو بگا بە
ئەو کامەرانی دەرونیەوە بەرگریێت یان کەسایەتی هەندێک کەسێک کەسایەتی ئینترۆڤێرتیە مەسەلەن گۆشە گیرە خەم ئەوەیە شەرمنە ڕەشبینە ئەو شتانەیە تەوانەوەش یعنی بەدەست خۆی نیە ئەوەی تلۆمایتەوە ئەوی توش بووە دەکرێەوە تەسیری هەبیلەوەی کە بەرگری دەرونیەکەی لاوااستر بێت بەڵام پێچوانە کەسایەتیی پۆزتیڤ و ڕەشگەش بین و کراوە ئەوانە لەو دەرچوو ئەو دەبێتە عاملێکی زۆر باش کە هۆکارێکی زۆر باش کە یارمەتی دەدە زووتر بێ بە کامەرانی دەرونی و شتانە لایانی کۆگنێتیڤ هەم مەسەلەن ئەو کەسانەی کە توزان مشکلەی ئایکویان هەیە یان مەسەلەن ناتوانن خوێندن و ئەوانە تاقن تەوانان تووشی نەخۆشی داون و تووشی نەخۆشی لێرن دیزەبڵەتی ئەو شتانە دەبن تووشی نەخۆشی نەفسی دەبن ناتان بکەم بۆ وەرگرێن دەرونی و کامەرانی بەڵام ئەمان کاتداکە کەسێک مەسەلەن لایانی کۆگنیتیڤی باشەوانەبی ئەوەشەم چانسێکی باشە کە دەبێت هۆکارێک لە هۆکار یارمەتی دەدە زوو بە کامەرانی دەرونی وە تا کۆتایی مەسەلەن ئێرلی چارت مەسەلەن ژیانی سەرەتایی منداڵی مەسەلەنەکە هەموو ترۆما و ئەشکەنجە و مشکیلەوە ئەو ژنا و شتانە گەورە بوو تەبعاً یعنی مەسەلەن خەتەرترەوەی کە تووشی نەخۆشی دەبن بوونێک بێ بە کامەرانی دەرونی وەڵامان کاتداکە مەسەلەن عایلە بوو زۆر باش و خێزانێکی باش هەموو شتێک فەرام بوو دەگا بە ئەوەی کە مەسەلەن یاری دەدەرە بۆ ئەوەی کە بێ بە کەسێکی دەرون دروست یان لە کۆتاییدا مەسەلەن وڵات و لە وڵاتێکی دایمە شاڕە دایمە مشکلە هەیە شتەکان وەکو خۆین پێداویستی سەرەتاییەکان نیە مافی مرۆڤ نییە وەکو وڵاتانی شەرق ئەو تەوان دایرێکن و باشە تەسیل لایەن نەفسی دەکە و کەمتر وە دەکە زیاتر هۆکار لەوەی توش نەخۆش دەبن لە کامەرانی و پێچوانە لە وڵاتێک مەسەلەن قانونی تێدا بخوێندن سیستەمی تەندروستی هەموو شتە یعنی هۆکارەکە لەوەی ئۆڕەد یانیەوە عیلازەکەنەوەی کە دوو گەی بە کامەرانی دەبین ئەوە دایاگرامی سترێسە یاخود سێڵفکێرە کە زۆر پێویستە بیزانین لێرە شینەکە سترێس دەوانەوە دوو جۆر سترێسمانەیە یو سترێسمانێ و دی سترێسمانێ دی سترێس واتە نێگەتیڤ سترێس سترێسی خراپ یو سترێس واتە پۆزیتیڤ سترێس پۆزیتیڤ سترێس چیە مەسەلەن سبەینێ سەفەرێکم هەیە مەسەلەن شوخۆم ئازر دەکەم لە خەوت و سێجار ڕادەپەڕم لە بۆی سبەینێ زوو بە تایارەکەم بەشتەکەم بگەم بۆ یعنی سترێسێکی زاویان ئیمتیحانمیان دەرسم هەیە قەلەقم ئەو قەلەقیەوە دەکە دەبتە هاندەر مۆتیڤ دەکە کە شتەکە بکەیت بەڵام دی سترێس سلبیە نێگەتیڤەکەوە دەکە تووشی نەخۆشی دەرونی ئەوگەی سترێس تەیەم کە سترێسیە لە ژیان نۆرماڵە ئەگەر ئەتوو ئەو شتانەی کە باسم کرد بنەماکانی کامەرانی دەرونی و بنەماکانی وێڵبینگ و ئەو شتانە کە هەموو لە خۆدا جێبەجێ کرد و تەطبیقت کرد و لە خۆ دروست کرد دەبی بە کەسێکی کامەرانی دەرونی واگە ئەو شتانت لە ژیانی ڕۆژانەدا لە ئەو مشکلیانە و ئەو شتانەی کە ڕوبەڕوو دەبتەوە بەکارت هیناوەکو بەرگریش دەرونی دەکەی بە ڕزیلیانس کە ڕزیلیانس قیمەی کامەرانی دەرونیە ئۆکەی کە کەم کەسە نەمەتوان بکەنە ئەو چیانە یان تەمشای زۆر زار تەمشای عاریفەکان بکەم زۆر سەرسام بە بابەتی عیرفانیەت و سۆفیزم و شتانە یعنی زۆر سێرانی کامەرانێکی دەرونیانەیە یعنی ئامادەیە لە خۆشیان خۆی بتەقێنەوە یان ئەوانەی کە مدیتیشن و بوزایەوە کار دەکەن یان گەیشتنی بە ڕزیلیانس ئۆکەی ئەوە دەگەی بێرە ئەوە لایەنە پۆزیتیڤ بە پێچەوانەوە تو مەسەلەن سترێس دەبوو سترێسەکەت کردە دی سترێس کردە سترێسی نێگەتیڤ سلبی مەسەلەن سترێسی نێگەتیڤ سلبی چیە مەسەلەن تو لە ئیشەی مەسەلەن تو پێویستت بە سەعاتە پێویستت بە ڕێستە پێویستت بە خواردنە بەولاوە لە هیچی ناکە بەردەوام دەبێت لە سەو سترێسە و سترێسی ئەو سترێسە ئاخر نقطەی خراپ چیە دەتگەینی بە بێرن ئاو زۆن سوستانەوەی دەرونی پێدەرێنەوە گەیشتی بە بێرن ئاو ینی بێرن ئاو یەکەکە لە هۆکارن کە تووشە خەمۆکی و ئینتیحاریشن دەکاتن ئۆکەی ئەوە دایاگرامی سترێس و سێڵفکێرە محاولە بکەن بگەنە ئەو مەنتیقە کەسکانە ئۆکەی سترێس باسمان کرد ئۆکەی ئەگە سترێسمانە بی و سترێسمان من ئیدارە بکەین سترێسەکانمان کۆنتڕۆڵ بکەین یاخود ئەو شتانەی کە باسم کرد کە بگەین بە کامەرانی دەرونی و ڕزیلیانس و شتانە پێ بگەین تەکنیکەکەیە کۆپینگ میکانیزمەکان سامچنە تەوانەوە دەتوانین کۆنتڕۆلی سترێسمان بکەین بە دوو شێوە هەم بە شێوەی سلبی هەم بە شێوەی پۆزیتیڤ ئیجابی شێوە سلبیەکە وەکو چێت
كلهم من ستريسم زور لسرا لما يخون بوجين ما ستريس كم كنترول كم صغاري زور لشيشون هذا مثلا الكحول مشروبات دخون اوكي مثلا اسمه وشتانا ده كان فراسة تأثيري هي يا اخوان غازي كان سجل تايكر وشتان دخون تأثيري هي توزا كم دكات ستريس والله ما هو نيجاتيف كوستايل يعني دواتر تشي شيء خاف ولا ما كذا بوزيتيف ستريس مانجمنت معناها كنترول ستريس وكوتش مثلا دائما مثلا اوش تكنيك انا زور من يعني دائما انسان هو بدا تركيزي لايستا يعني لا لايستا داب جدا نزور بلا رابردو كاتو كانت يعني بيغوريتم زيادة مشكلة كان يزور كان مثلا قلقي داهاتوش بيتن لدى دوسور لو سدبي وشتانا إنسان باشا بلاني بس نقدر حالتي توشي حالة نفسي كاتن لا يستدعى بجيتم دائما واقع مشكلة كانت لخود بقس كتير بزاني خود لمشكلة كانت بزاني چونك اگر خود مشكلة كانت لخود بقولت زاني ناتاني او هذا تمشاده كي لعسماني ناتاني كنترول كي بس اگر مشكلة كان لخود بقس كتير زاني خود بقولت زاني تاني تركيزي بيسري كنترول كود تان كيشا كانت مثلا بغي بروبلم سولفينج تكنيك حل كان مثلا خوي باش شكك لو هو كاراني كذا بيت وكان انسان حسب استراحات وستريس نميتن خوك هم كواليتي كي باش بي هم كوانتيتي كي باش يعني هم لروي عدد ساعات وباش بي 8 ساعات او ها بنويتن هم كواليتي كشي باجت يعني لزيش باش بني مثلا كابوس وخوي ناخوش ونايت مير وشتاني دايتو مثلا سیستم خواردنی تندروست زۆر گرنگە برێک و ڕێز زۆر بیم یعنی ئینسان مەسەلەن نابێ مەسەلەن خۆی وا لێ بکات کە کۆمەڵێک تاسک و کۆمەڵێک ئیش لەسەر یەک ڕۆیشی زۆر کروسکە بەبێ ڕێست و شتانە من تەسیری سلبی دەبێت وەرزشکردن یەکێکە لەو شتانێک کە من ڕیکۆمەند دەکەم پێشنیار دەکەم کە نایکەن لە ئێستا دەستی پێ بکەن وەرزش تەنها ئەوە نییە کە بچیە جیم و بچیە مەلەوانی یانشتانە زۆر باشە مەسەلەن ڕۆیشتن یان هەر شتەکە جوڵەی تێدا بیتن باشە کات مەسەلەن کاتی خۆش بۆ خۆدا بنیانی لە تودو لیستەکەت لەو لیستەی کە ڕۆژانە دەیکەی کاتی تێدابی کە مەسەلەن بەس هەرلو ئیش و ئەو شتانە نەبی کاتی خۆش تێدای مەسەلەن بچێ دەرێ مەسەلەن گەمام بکەی بریار بکەی بۆڵین بکەی دوزانم بچێ پارێک ئەو شتانە تاوان مثلا اگه کێشەک شتێکتە بوو زۆر مە لەگە کەسێکی پرۆفشنال قسەی بکەی زوو خاصە نەخۆشی دەبینەکان حاڵەت یار مشکلێکتە بوو حتا مەسەلەن برادەرەکە سێفەت پێ زوو مشکلەکانە لەگە کەسێک باسکەی نەک کەڵەکە ببینێتەوە فۆن ئاکتیڤیتی و شتانەش میوان کۆمەڵێک تەکنیکی تێر کە دەتوانی بە خۆت لە ماڵی بکە پێشت بە کەس نییە یارمەتی نەدە تەکنیکی هەناسەدان تەکنیکی هەناسەدان لەوانەیە زۆر جێتان لەوە بوویتن بڵێن هەناسەدان باشە لۆ باشە هەناسەدان چونکە کاتێک ئەتوو کە هەناسەی قوڵ هەڵدەمژی واتە ئۆکسیژین و خینی زیاتر لۆ مێشکت دەنێری کە ئۆکسیژین و خینی زیاتر لۆ مێشکت نات مێشکت ڕیلاکس دەتەوە ئەو فکرەکەیتی ئۆکەی کە نەقسی ئۆکسیژین و خین لە مێشکت بوو مێشکت کۆنسنتریشن و تەرکیز و قەلەقی و عیندەلەرزی بە ئەوەی نامینێتن ئەوەی تێک دەچێت باڵانسی ئەوە فکرەکەیتی لێ ڕۆژانە هەوڵدەن مەسەلەن ئەو تەکنیکی هەناسەدانی قوڵ هەڵمژن بیکەن بە کەپوتان هەڵمژن چەند سرکە بینێن دوایە بە دەو بیدەنەوە شتێکی زۆر بەسیتە و تەبیعی و زۆر باشە یەکێک لە تەبیعاتەکانی نەخۆشی دەرونی و قەلەقی دەرون دێت تووشی تەشەنووزی ماسوولکات دەکات گرژبوونی ماسوولکانەوە کاتە خاستن ئەو ماسوولکانی دەوری شان و ملوانت گرژ بوو سەرەت دێشی زۆر بێسەحەتە دەکات لێ مەساج شتێکی زۆر میوە مەساج دەکرێت هەتا مەسەلەن لە جلساتەیە ئەمن کە لە شوێنێکیشم دەکرد بۆ مۆزەفەکانم دەگوانێت لێ جلساتیان دەکرد خاستن ئەو کەسانەی کە ڕزگار بوو جەنگ و تۆما و ئەبیوس و ئەو شتانە بوون مەسەلەن دەمگوم ئەوە چ لێ بکەن پێش جلسێ پرۆگرێسیڤ مەسل ریلاکسیشن لێ بکەن ماسوولکانی خاو بکەنەوە جلساتی لێ بکەن
چکەوانە زۆر تووشی گرش بنێ ماسکە دەبن مثلا مەساجێک شتێک ئەو شتێکی قەڵبت خۆش دەبێ ئەو نیمە مدیتیشن بە زۆرەکانی مایندفولنسەکان بینیمە مدیتیشن بە زۆر نییە لەسەر چیای دانیشی وەچی ئەوەی کە بودیەکانەوە پێیان دەستێنەوە دەدەنێ ئەوە نییە مەسەلەن نێشکردن مدیتیشن جێ لە قورئان مدیتیشنەوە شتێکیکە هایدریشن دایمەن محاولە بکەن ئاوی زۆر بخۆن ئاو خواردن زۆر میمە دووشت لە بیر مەکەن ڕۆژانە بە بیکەن لە کندانی ئەمێک بخۆم دایم ئاوم دەکەن بت لە ئاوەک دووش ڕۆژانە زۆر بیکەن یەک ئاوی زۆر خۆم دوو هەناسەی زۆر هەردووچی فری و ئاسانە و یارمەتیدانەدا تاوان بابەتی میدیتیشن ئەو زانە فەیزیش پۆستەکەم کردووە و توێژنەوەشمان بڵاو کردووە لەسەروەی میدیتیشن ئەو شتانە زۆر بە قورسی قوڵی وەری مەگرن چونکە میدیتیشن دەکرێت زیان بەخشش بین چونکە میدیتیشن وەکو نیورۆن ترانسمیتەرەکان ئیش دەکاتن کە تو دەچێت حاڵەتی میدیتیشن و حاڵەتی نائاگایی و شتانە ریلاکس بوونەوە ئەگەری زۆرە ئەو ترۆما و زەبر و مشکیلانەی کە لە لا شعورتێ لە نەستە تێ لە ئەن کۆنشێنس تێ بێتەوە ناو کۆنشێنست کە میدیتیشنەکە دواز لێنە تووشی مشکلە دەبێت ئەو برین و ئەو مشکلانە دێتەوە تووشی مروژان دەبێت تووشی مشکلی نەفسی دەکەم لێ دەبی بەردەوام بی لەسەری ئەو کۆرسات و شتانە لەوانەیە زۆر تەسیرەوەی نەبیان من پێم باش نییە مەسەلەن زۆر بە دوو قوڵی بسن ناو شتانە بەبەسیتی بیکەن ئێکس ریاضە وەرزشکردن زۆر مهمە کە سلایدێکی تایبەتن لەسەر دانایە وەرزش خواردن چونکەم حتا لەگە نەخۆشەکانشم زۆر تەرکیز لەسەر ئەو دوو شتێ دەکەمەوە ینی لەو شتانەی کە لێیان دادەنێم لێیان دەنووسم وەرزشکردن و خواردنە ئەکسەرسایزان نیوتریشن لۆ چونکە وەرزشکردن بە تایبەتی گەمەکانی کاردیۆ ئەو ریاضانێکە کاردیۆنەوەکو وەکو غاردان یان ڕۆیشتن بە پێیان پاسکە سواریان مەلەوانی ئەوانە یعنی توێژینەوە هەیە دەڵێ مەسەلەن ڕۆژانە 10 دقە تا 15 دقە بە پێی ڕۆیشتن زۆربەی نیشانەکانی خەمۆکی و قەلەقیدا دەبەزێنی و ئینسان کەمتر لە 5 کیلۆمەتر ڕۆیشتن جوڵە حرەکەتەبی کەمتر لە 5 کیلۆمەتر ئەو تو کەسێکی ناچاڵەچی و 5 کیلۆمەتر بەسەرەوە کەسێکی ئاکتیڤی فیزیکەڵی ئاکتیڤی لەوێ مەسەلەن وتە لە موبایل یان لە سەعاتەکانتانەوە هەیە مەسەلەن لەچی دێتەوە محاولە بکەن ڕۆژانە 5 کیلۆمەتر لایەن کەمەوە جوڵەتان هەبیتن ئەوجە دواتر بەردەوام لەسەر ڕۆتینە ئەجە دواتر هەست بە ئیستیفادەکەی دەکەن وەرزشکردن دەبێتەوە ئەوە نیشانەکانی خەمۆکی نەخۆشی دەرونیەکان نێلی هۆرمۆنەتەکان زیاتر دەوروژێنی نیورۆترانسمیتەرەکان زیاتر دەوژێنی وە دەکە خین زیاتر دەوران بکە ئۆکسیجینی زیاتر لە چیوە دەکەت تەشەنووزاتی ماسوولکردن ناکەوانە نیشانەی نەخۆشی دەرونی نیشانەی تێکچوونەکانی دەرونی وە دەکە خەوت باش بی وە دەکە شەهیەت باش بی وە دەکەس بە ئارامی بکەی هەست بە ڕێست بکەی وە دەکە تەرکیزت زیاد بی مێمۆریت بەقوت بی کۆنسنتریشن و تەرکیزت بەقوت بی حتا زیرەکی باش دەکاتن مۆتیڤت لۆ ئیشکردنێ باش هاندانت لۆ ئیشکردن و ژیانکردن و خیندن و ئەو شتانە زیاد دەکەن قەلەقی نالی تەندروستی مێشکت بەرەو پێش دەبە لە نەخۆشیێت جەستەیەکان بە دوورت دەکاتن هەموو نەخۆشی جەستەیەکان سیستەمی دەرونی و جەستەیت بەقوت دەکا لە ئینتیحابات و شتانە بە دوورت دەکا لە مشکیلەکانی مەسەڵەن سەرەتانەکان بە دوورت دەکا یعنی وەرزشکردن یەکێکە لەو سترێس مەنێجمنتانەی کە زۆر ئینسان دەبی بیکاتن یعنی علاجێکی زۆر باشە ڕاستی دوی خواردن زۆر میمە دوو جەدوەلە تەبی یەک ئەو جەدوەلی ئەو خواردنانەی کە پێویستە بیخۆی ئەو خواردنانەی کە پێویستە نەیخۆی چونکە خواردن کاریگەرێکی زۆری لەسەر جەستەی لایەنی دەرونی ئینسان دەبێت هەندە خواردنی تووشی کێشەی دەرونی دەکەن دەخواردنێ تووشی کامرانی دەرونی دەکەن وەسەنە خواردنانەی کە نەیخۆی لەی دوورکەوە چییە مەسەلەن وەکو خواردنەوە گازیەکان کە زۆر خراپە وەکو ئەوانەی کە چپس و مەپس و ئەو بابەتانەیە وەکو مەسەلەن خواردنی زۆر قورس و چەوری زۆر ئەو خواردنانەی کە شەکری زۆر تێدایە وەکو ئایسکرێم و چۆکۆلاتە کێک و توزان باقلاو ئەو شتانە ئەوانە لێ دوورکەوە باشترە ئەو خواردنانەی کە بیخۆی باشە چییە سەوزەکان
بە هەموو زۆرەکی میوەکان بە هەموو زۆرەکی چەرەزات فستق و بایۆشتانە بە هەموو زۆرەکی گۆشت بە تایبەتی ماسی بریشێک و لە گۆشتیش مەسەلەن گۆشتی لە گۆشتی سۆر گۆشتی جیسک بزم بخورێ باشترە لە بەرخ و لە گۆلێک چونکە گۆلێک زۆر بەقوتە گۆشتەکەی و بەرخش زۆر چەورە بەڵام بزن یان جیسک زۆر باشە پاخڵەمەنیەکان ئەوانە زۆر باشە لێرە لیستەکەم لۆ کردینە ئەو خواردانەی کە بخۆی کە ئیش لەسەر هۆرمۆنەکانت دەکە و باش دەکە مەسەن لە هۆرمۆنی دۆپامین گوتمان بەرپرسە لە بیرکردنەوەی تەندروست و ئیجابیەوانە سپێناخ مۆز بادەم سێ و کەکاو کایل ئەوە کە جیایەکە وەچی خاصی خاصی پێدەرن کاهوم ئەوەیە ئەوزەم لێرە هەیە بز لەو مارکێتێکی ئەوانە زۆر باشن لە دۆپامین ئەوانەی کە سیرۆتۆنین هۆرمۆنی دڵخۆشی و مود میزاج باڵانس دەکەن باش دەکەن تۆی کودی زەر تاقلەمەنیەکان بە هەمووی گازۆ زۆر باشە ئەسیتایل کۆلین مەسەلەن سەردێنەی هێلکەلۆریان بڕۆکلین ئەوەی کە ئیش لەسەر گابای دەکەن مەسەلەن جیز گولە بە ڕۆژە چای سەوز بێری ئەوەی وەکی توێ یان تو بێری نیسک سپێناخ ئەوانە خواردنی زۆر باش زۆم تەواو بووین زۆر سپاس لە گوێگرتنتان کاتەکەش زانم زۆری پێچێدا لێبوون دەکەم ئەگەر لە کاتی گۆم کردوی یان زیاتر بابەتەکە لە ئەوەی خۆی زیاتری خیاندوی و هیوادارم سوودی هەبی سوودتان لێ بینێنی بابەتەکان وازح بن سپاس بۆ جێگرتنتان من هیچ نمایە بە هیوای تەندروستیی باش لە هەمووتان و ئەگەر پرسیارێک شتێکتانەیە لەسەر بابەتەکە یانە شتێکم ببی چووە پێم خۆش وەڵامتان دەم دەست خۆش بکات پێشکەشکردنی بابەتەکەی جەماعەت ئێستا هەر کەسێک پرسیاری هەبێت با پرسیار خۆی بکات دەنگەکان ئەکەمەوە کەس پرسیارێکی هەیە جەماعەت خاتونی بەڕێز من پرسیارم هەیە فەرموو سلااو دکتۆر جان باشی ئینشاءڵڵا زۆر سپاس پرسیاریەوەم هەبوو ئایا سپاس دەکەم ئەو خواردانەی کە باس کرد یعنی کە ڕێژەی دۆپامین ڕێکە خاتن ئایا زیاد لە حەد بخۆی یاخود بەردەوامی لەسەری نابێتە هۆی ئاڵودەبوون یاخود مێشک زیاتر داوا بکاتن بۆ ئەوی دۆپامین زیاتر تۆمڵەی دەربداتن زۆر سپاس لەوە پرسیارێت تەوان فکرەی ئالوودەبوون یاخود فکرەی ئەوەی کە مەسەلەن دەرمانێک شتێک بەکاربێنی تەئسیل لە شتێکی دەکە لە چیەوە هاتیان مەسەلەن کە تو دەرمانێک بەکاردێنی لە ماوەدی کیمیایی دروستکرایە مەسەلەن ئەو دەرمانەی دەنێری لۆجەیەکی مەسەلەن دەنێری لۆ دۆپامینی ڕیسێپتەری دۆپامینی مەسەلەن کەمی بکەیان زیادی بکە چونکە دۆپامین ڕیسێپتەری دۆپامین کۆمەڵە ئیشی کە دەکا مەسەلەن یەک لە فانکشنەکە ئیشەکانێکی ئەوەیە مەسەلەن پەیوەندی بە ماسوولکەوەیە کۆمەڵێک ئیشی تر دەکا ئەو دەرمانە لۆ ڕیسێپتەرەکانی کە دەچی لۆ وەرگرەکانی کەش دەچی یعنی مەسەلەن کە لە دۆپامین دەچی مەسەلەن خەمۆشیەکەت چا دەکاتەوە لە هەمان کاتدا تووشی کۆمەڵ شتی کە دەکات بەڵام ئەو خواردانەی کە باسمان کرد ئەوەی نییە لۆ وەرگری کە ناچی یاخود لۆ ڕیسێپتەری کە ناچیتن زیانی لاوەچی نییە نەخێر مەسەلەن ئەوانەی کە بەکاربینی ئەو خواردانە مەسەلەن لە ڕێژەی زیاتر حەدی خۆی بەکاربینی هیچ تووشی کێشەی جستەی ناکەوت لەوانەیە تووشی کێشەی عفۆن دەرونی ناکەوت لەوان تووشی کێشەی جستەی بکە مەسەلەن شتێک زۆر لە حەد بخۆی مەسەلەن ڕۆژانە دەمۆزی بخۆی مەسەلەن مەعیدەت تێکەدا تووشی تەسەموم دەبی یان تووشی کێشەیەکی جستەی دەبی بەڵام لەو لایانی نفسی هیچ کێشەی نییە
زۆر سپاس دکتۆر چێ پرسیارەکەمان نییە. جەماعەت کەسێکە پرسیاری نییە؟ بێم هەبی کاک دەریا پێش ئەوەی کۆتایی بە وێبینارەکە بێنین ئەنەوێ قسەی تو بزانین لەسەر سایکۆفێر. طبعا شتێکی باشە ینی مەسەلەن خاستن کۆمەڵگەیمە ینی کۆمەڵگەی گوناحە ینی پێویستە وشیاری دەرونی هەبی مەسەلەن گۆشکە دەستم بۆ ئیشی کردی شتێکی زۆر باشە مەسەلەن وا بکەم بابەتەکان لە چارچەوەی زانستی بی و بابەتەکان زیاتر بدورم بە پێی ملەتی خۆمان نزان خەڵکەکە چی دێت چکە ئێستا پێویست ناکە مەسەلەن تو چی بابەتێکی باز بکەی کە پەیوەندی بە ملەتی خۆمانەوی مەسەلەن بڵێ کامۆ ڕای چ بووە لەسەر ئینسان پەیوەندی بە ملەتی کوردووە یعنی بابەتەکان زیاتر زانستی بن زیاتر پەیوەندی بە کۆمەڵگای خۆمانەوە بین و سێرڤەی بکەن ڕاپرسی بکەم زان خەڵک چی دەوێت لە چ بابەتێک مەسەلەن قسە بکرێ زانیاری هەبی ئەو شتانە بڵاوکەنەوە شتێکی زۆر باش دەبێتن هیوای سەرکەوتان بۆ دەخوازم کە لە چارچەوەی ئەوێرنس و وشیاری ئەو بابەتانەی شوکەن. دەست خۆش بێ زۆر سپاسکەرەکەم دابوو کاک دەریا مەمنون ئێستانەکە کۆتایی بۆ بینایی لێرە بوون ئینشاڵڵا سوتان دەتیا زۆر سپاس هاوڕێ ئینشاڵڵا سوتان دێت زۆر سپاس.